بەرزان حسێن ئەو گەنجە 15 ساڵی کە هەر لە تەمەنی لاوێتیەوە دەستیدایە کارکردن بۆ بەدەستهێنانی بژێوی ژیان و دەستەبەرکردنی ژیانێکی شایستە بۆ خۆی و خێزانەکەی، بەڵام مەرگ ڕێگر بوو لە گەیشتن بە ئامانجەکانی و لە کاتی کارکردنیدا بەرتەزووی کارەبا دەکەوێت و لە بینایەکی سێن و هۆمیەوە دەکەوێتە خوارەوە و دەست بەجێ گیان لەدەست دەدا. ڕووداوی گیان لەدەستدانی بەرزان لای هاوڵاتیانی قەزای شارە زوور بە چیرۆکێکی تراژیدی وێنا دەکرێت و خزمان و هاوڕێیانی بە حەسرەتەوە چیرۆکی ژیان و مردنەکەی دەگەێڕنەوە. گوێبستی ئەم هەواڵە بووین تقریبا سعات 3:30 پاشی مەڕۆ بوو. ئامۆزای منە کوڕەکە لەسەر کار ئیشی لەودا کار بووە لەسەربان بەروە دوو بە شۆردی کارەبا لێداوە. تقریبا 20 دقیقە نیم ساعت دوای ڕووداوەکەی ئێمە هاتنە سەری تۆعادلەکەی سلێمانی لێوێ گیانی دەستداوە. وەڵای وەکو هەموو گەنجێکی کە هەوڵی بۆ ژیانداوە و ویستی بە ئاواتەکانی خۆی بگا و چەندین ئاواتی بنیاد ناوەکە لە داتوە زۆر بەداخەوە زۆرم پێ ناخۆشە و زۆر نیگەرانی. بەڵێ بەڕاستی خەڵکی شارەکە بە ئام هەمووی نیگەرانە و هەمووی بەداخەوە بووی. بەرزان حسێن تاپۆلی شەشەمی بنەڕەتی خوێندووە و قورسی و بژێوی ژیان ناچاری کردووە دەست بداتە کارێک هی هاوتەمەنانی وەک ئەو نییە. شاید حاڵێکیش بەم شێوەیە شێوازی گیان لە دەستدانەکەی دەگێڕێتەوە. وەڵای ئەو گەنجە کارەبا گرتی لەسەرەوەی شیشێکی بەرز کردو یای لە تەلە ڕئیسەکە لە تەلە یانزەیەکە کارەبا گرتی سووتانی ناو دەستی سووتان دوای ئەوە کوشتی و ئەنجە خستیە خوارەوە. دەوێت جەماعەتێکی لەگەڵا ئێمە دراوسێ ئیدین ئیشین ئەوان لەولا ئێمە لەم لاوە ئیشمانە کرد هەڵیداوە ناو چاڵەوە. لە ماوەی ڕابردوودا چەندین جار گوێبیستی گیان لە دەستدانی کرێکاران بووین لە کاتی کارکردنیاندا، بەڵام مردنی بەرزانی 15 ساڵ لە سەرەتای ژیانی لاوێتی و بە تەمەنێکی کەمەوە لە تەواوی چیرۆکەکانی دیکەی جیا دەکاتەوە. بەرزان تەمەنی 15 ساڵ بوو هەر لەگەڵ سەرەتای چرۆی تەمەنیدا بڕیاریدا بەکارکردن و دەستی ماندوو خاتە سەرسکی تێر، بەڵام لەگەڵ کۆتایی ڕۆژەکان و کارکردنیدا لە کاژێر چواردا بە بەرزکردنەوەی شیشێک لە باڵەخانەیە بۆ کارکردن و بژێوی ژیانی بەرتەزووی کارەبای قەزاکە دەکەوێت و دەبێتە هۆی گیان لە دەستدانی. ئەمە ئەو چیرۆکەیە کە لە ماوەی ڕابردوودا هاوڵاتیانی قەزاکە بە شێوەیەکی تراژیدی لێ دەڕوانن و هەموو لایەکی وەک خۆیان دەڵێن نیگەران کردووە، دەشڵێن لەگەڵ بەردەوامی قەیرانی داراییدا چیرۆکەکانی وەک بەرزان درێژە و بەردەوامی دەبێت. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام قەزای شارە زوور.